بینەرانی عزیزم کاتتان باش بە دیدارێکی تایبەتی دیکە بەیەکەوەین سەبارەت بە شورۆڤەکردنی ئەو ڕووداوە سیاسیانەی کە لە ماخرانەدا لە عێراق و لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتوونەتە ئاراوە و میدیاکان ئەوەندەیان باس کردو کە بێگومان بۆ هەمووتان ئاشنایە واتە وشەیەک وەکو داعش هاتنەکەی بۆ بەشێک لە خاکی عێراق کاریگەریەکانی لەسەر کوردستان لەم نێوانەدا یەکێک لەو شتانێک کە زۆر سەیر و سەمەرەیە دەخالەت و دەستێوەردانی ئێرانە کۆماری ئیسلامیەکی کە لە ناوخۆیدا بەدەست کۆمەڵێک کێشەی ئابووری و کۆمەڵایەتی و کۆمەڵێکی فراوان کێشەوە دەناڵێنێت چەندە ڕەوایە کە بەهۆی پاراستنی تەبعاتی عالیاتەوە بە قەولی خۆیان بێت و بەشداری ئاواشەڕێک بکات و دەستێوەردان بکات لە لایەکی دیکەوە دۆزی کورد و فاکتۆری کورد هەیە چەندە لە هەرێمی کوردستان واتە لە نێوان هێزە سەرەکیەکانی کوردستاندا هەڵوێستەکانی یەکە کورد دەبێت چی بکات لەم حاڵەتەدا بۆەوەی کە هەم خۆ لە کاریگەری و دەستێوەردان و دخالەتەکانی ئێران بپارێزێ و هاوکاتیش هەڵوێستێکی پڕ لە کاریگەری و پڕ لە دەستکەوتی ببێ بۆ کورد و بۆ دۆزی کورد بەتایبەت لە ئێستادا کە باسی ناوچە دابڕاوەکان لە ئارادایە هەروەها ئەرکی کوردەکان لە پارچەکانی دیکە حیزب ڕۆژهەڵاتیەکان و هتت دەبێت چی بێ ئەم پرسیارانەوە ئەم شورۆڤانە و گەلێک پرسیاری دیکە کە ناکرێت من لە مقدمەدا هەمویان تێگرا بڵێم ئاراستەی دوو بەڕێز دەکەین و دوو خۆشەویست یەکێکیان کاک دکتۆر ئەکرەمی مێهرداد نووسەر و شارەزا و چاودێری سیاسی لە کوردستانی باشوور ئەوەی دیکەشان هاوڕێ جەلیلی ئازادیخا نووسەر و چاودێر و شارەزای سیاسی لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە من میوانەکانتان پێدەڕاستێنم دەناسێنم سەرەتا کاک دکتۆر ئەکرەم بەخێراتنتان دەکەم بۆ ستۆدیۆ ڕۆژهەڵات تیوی دیارە من پێشتر من خۆم لێرە لە خزمەتتاندا نەبووم بەڵام هاوڕایان دیکە بوون بەخێراتنتان دەکەم و هەروە کاک جەلیل بەخێراتنی بەڕێستان دەکەم زۆر سپاس ممنونمان یەکەم پرسیاریشمان ڕاستی بەڕێستان دەکەم کاک دکتۆر ئەکرەم ئەم وەزعە بۆ لە عێراق هاتە ئاراوە هۆکارەکانی ڕۆای ئێوە چین چی ئەم کێشانەی خۆڵقاند باڵانسی دەسەڵات بوو چی بە بڕای من ئەوەتی عێراق وەکو دەوڵەتێک لەلایەن هێزە جیهانیەکانی ئەو دەمی سەرەتای سەدەی بیستەمی میلادی دروست کراوە عێراق لەگەڵ کۆمەڵێک کێشەی گرنگیان لەگەڵ کۆمەڵێک ئاستەنگی بنیادی ینی ژیان بەسەرەبا یەکێ لەوانە کێشەی نێوان کورد و عەرەبە دیارە بە قازانجی عەرەب و لە زەرەری کورد دومیان کێشەی نێوان سوننە و شیعەیە کە ئەو دەم بە قازانجی سوننە و لە زیانی شیعە کێشەیەکی تریان کێشەی ناهاوسەنگی سەروەت و سامانە لە نێوان ناوچەکانی عێراقا خاڵێکی تریشیان کێشەی نێوان دین و دەسەڵاتە لە عێراقا کە بە بەردەوام ئەم کێشەیە هەبووە ئەوەی تریشان کێشەی نێوان سەرباز و ئەوەی کە پێی ئەڵێن مەدەنیەتە یان با بڵێن دەسەڵاتێکی سکولار و ناسەربازیە ئەم کێشانە لە عێراقا بەردەوامە لە ساڵانی پێشوە یان با بڵێن لە تەواوی سەدەی بیستەمە کە دەسەڵاتە دیکتاتۆریە یەک لە دوایەکەکان حاکم بوون لە عێراقا ئەم کێشانە نەهاتوونەتە سەر سەطحی ژیانی سیاسی و ژیانی کۆمەڵایەتی چونکە هەمویان سەرکوت کراون دەسەڵاتێکی ناوەندی هەرچی پێکرابێ بۆ ئەوەی کە ئەم سەرکوتە بکاوە خەڵک قسە نەکاوە کەس نەتوانێت بوونی خۆی ناسنامەی خۆی بە هەموو ئاراستەکانە بکات ئەو دەسەڵاتانە کاریان کردووە لە دوای ئەوەی کە دەسەڵاتی بەعس و سەدام لە ساڵی 2003 کۆتایی دێیان ئەڕوخێنرێ لەلایەن ئەمریکا هاوپەیمانەکانیەوە قەراروا بوو دەسەڵاتێکی دیموکراتی یا دەسەڵاتێکی شارستانی یا دەسەڵاتێکی مەدەنی دروست بێ کە بەداخەوە ئەو دەمی ئەمریکا کارێکی جدی نەکرد کە ئەم کێشانە چارەسەرکە بۆیە ژواڵێم چکە ئەمریکا ئەو وەختە هەموو هێزەکانی عێراق مەجبوری بوون کە ئەم کێشانە چارەسەرکە و هەر کەس لە سنوورەکانی خۆی بمێنێتەوە کە ئەم کێشانە چارەسەر نەکرێت لە دوای ڕۆشتنی عێراق دیسان ئەم کێشانە سەریان هەڵدایەوە بۆچی سەریان هەڵدایەتەوە لە بەردوو سەبەب سەبەبێکیانەوەیە ئەو دەسەڵاتە ناوەندیەی کە لە بەغدایە حکومەکە هەم نایەوێ هەم ناتوانێت ئەو کێشانی کە باسم کرد بەرەو چارەسەر بەرێ بۆیە هەرکەس لە ناوچەکان هەرکەس لە ئاینەکان هەرکەس لە نەتەوەکان هەرکەس لە ناسنامەکان پەنا ئەباتەوە بەر ئەو گەنجینە ناسنامەی و هێزەی کە خۆی هەیەی بۆیە تەمەشاکەین ئەم حاڵەتانە هەیە خۆ ئەمەی کە ئێستا داعش با بڵێن ئەگەر شیکردنەوەیکی کورتی داعشکەین کە ئەو پەڕی تۆنڕەوی ئیسلامیە کە سەلەفێتی جیهادیە و ئەو پەڕی تۆنڕەوی نەژادی و نەتەوەییە کە بەعسیەتە وەنا ئەم دوانە کە یەگەگرن بەڵام خۆ قاعیدەش لە عێراق وای کردووە شیعەکانیش بەو ئاراستەیە لە بەرژەوەندی شیعەیە هەروان کردووە حیزبە سونیەکانی تریش بەو ئاراستەیە کاریان کردووە من پێم وایە هەتا ئەو دەسەڵاتە لە عێراق بەو شێوەیە کار بکە بێگومان ئەم
زەمینانە وجودیان هەیە کە ئەم زەمینانە وجودیان هەبوو ئەو خەڵکانش پەنا ئەبەنەوە بەر ئەو هێزانی خۆیان و وەکار بۆ ئەوە دەکەن. ئەمە خاڵێک کە گرنگە. خاڵێکی تریژەوەی کە عێراق لە دوای 2003ەوە وەکو وڵاتێکی خاوەن سەروەری یان بە بابڵێن هەر بە وشە عێراقەکە بێڵێن وەکو خاوەنێ وڵاتێکی خاوەن سیادا نەماوەتەوە کەوتۆتە ژێر کاریگەری هێز و تواناکانی دەوروبەری، کەوتۆتە ژێر کاریگەری ئەمریکا، کەوتۆتە ژێر کاریگەری تورکیا، کەوتۆتە ژێر کاریگەری ئێران، کەوتۆتە ژێر کاریگەری عەربی سوننا و کەوتۆتە ژێر کاریگەری کوردیش. تۆ تەمەشاکە وڵاتێک ئەم هەموو کاریگەریانی لەسەر بێ بێگومان ناتوانێت سیادەی خۆی یا سەروەری خۆی یا هێژمونی خۆی بەو شێوەی کە ئەوێ بیکات. چکە لە بیرمان نەچێ لە دەسەڵاتە دیکتاتۆریەکانە هێژمونی دیکتاتۆری سەروەری دیکتاتۆری بەو پەڕی تواناوە ئەوێ لە هەموو شوێنێک جێبەجێکەوە و کەیسە لە ئێران واتە لە سەردەمێکی دیکتاتۆری سوننە و بەعسەوە پاش 2003 بە جێگاوی پرۆسە دموکراتیکەکان بێنە ئاراوە گۆڕا بووە سەردەمێکی دیکتاتۆریەتی شیعە بێگومان وایە. بەڵام ئەو دیکتاتۆریەتی شیعە وەکو دیکتاتۆری سوننەکەی با بڵێن سەدەی 20 نەبوو کە بتوانێت بە تەواوی کۆنتترۆلی هەموو شوێنەکانی عێراق بکە. ئەم نەیتوانی ئەو کارە بکە. بۆیە تەمەشاکەی لە ناوچە سونیەکانەوە جۆرێک لە بزوتنەوە سەر هەڵەدەن کە هەموو جۆرەکانی تایە لە سونڕەی سنەی میانڕەوە تایەتی هەتا ئەو پەڕی سەلەفێتی جیهادی و بەعسیەتە تایەتی کە ئەمە زەمینەکەی هەیە چکە ئەو خەڵکە دەیەوێ حەق بکاتەوە، دەیەوێ جۆرێک بەشداری بکە لە دژی ئەو دەسەڵاتە شیعە کە بێگومان دەسەڵاتێکی تائیفیە، ینی بە مەسم لە بەرژەوەندی تائیفەیەکی دیاری کراو کارەکە. بۆیە هەموو ئەم شتانە بە ئیزافەی دەستێوەردانی دەرەکی کەوتم عێراق وڵاتێکە کەوتۆتە ژێر کاریگەری ئەو دەستێوەردانە. ئەمە نەتیجەیەکی هینە، ینی نەتیجەیەکە کابێ تەوەقعی بکەی یان چاوەڕوانی بی. واتە ئەوانە دەبووە ئەمەی لێ بکەوێتەوە. سپاسان دەکەم کاک دکتۆرەکرێ. من دێمە لای بەڕێستان کاک جەلیل. دکتۆرەکرێمیش ئاماژیان بە هەندێک هۆکاری دەرەکیش کردیا لە هۆکارانەی کە تایبەتە بە نێو بازنەی عێراق وەکو دەستێوەردانی لایەنەکان چەندە ڕۆڵ بۆ ئێران قایلی جەنابەت لەم کێشانی هەنووکەی لە عێراقدا. بێگومان پشتیوانی دەوڵەتی مالیکی لەلایەن ئێرانەوە پێم وانە شتێکی جێگای ئینکارکردن بێت. بەڵێ دیارە بوونی داعش و دۆستەی ئەو دۆخەی کە ئێستا خوڵقاوە لە عێراقدا کۆڕەهەندێکی فراوانی هەیە. ئەگەر بەوردی سەیری بکەین پێویستەکە هەموو ئەو چم کوڕەهەندانی کە بوونەتە زەمینە ڕەخسێنی سەرهەڵدانی ئەو دۆخە و قەیرانی کە ئێستا هەیە لە ناوچکا بەوردی ببینین و دانەدانە حسابی خۆی بۆ بکەین. من پێم وایە ئەو دۆخی کە ئێستا خوڵقاوە یا ئەو بحرانی کە خوڵقاوە دیارە لە زووەوە زەمینەی خۆی هەیە و فاکتەری خۆی هەیە. کۆمەڵە فاکتەریان زیاتر لە مێژووی تازەدا فاکتۆرە کۆنەکانی مێژووی ئیشاری پێکردن. من پێم وایە فاکتەرە تازەکانی ئەگەرمانەوە بینەوە سەری من پێم وایە لە دروستبوونی ئەو دۆخەدانی بەرەو خراپ چوونی دۆخەکەوە بەرەو شیعەگەرایی و سونیگەرایی و بگەڕانەوە بۆ سەلەفیەت ئێران فاکتەرێکی گەورە بۆ ڕۆڵی جدی هەبوو لەو بەستێنەدا بۆ ئەوەی کە بتوانێت دەوڵەتی مالیکی و ئەو هێزانی کە لەگەڵ مالیکی لە قودرەتدا هەن بەرەو ئاراستەیە بەرێ کە هەرچی زۆرتر لە ناوچە سونێنیشیکان و لە کۆی عێراقدا بتوان دەسڵاتی شیعەگەری بەو سەبک و سیاقی کە خۆیان هەیانە ئیدامەی پێ بدەن. نمونەکانی زۆرن سیرکەن ئێمە هەر لە خودی ئێرانە سیر بکەین. ئێران بە جۆرێک لەگەڵ سونیەکانی خۆی دەجوڵێتەوە کە نیسبەتێکی زۆری 20 چەند میلیۆنی خەڵکی سونی لە وڵاتی ئێراندا هەیە. جێشولعەدل دروست دەبێت، جێشولحەق دروست دەبێت، بزوتنەوەی ڕیگی دروست دەبێت. وەختێک نیزامێک ئەمە کارنامەی سیاسی خۆیەتی و وەختێک دەسڵاتێک و دەوڵەتێک لە ناو خۆیدا بە هەموو هێز و توانای خۆیەوە بە تێگەشتێکی ئیدئۆلۆژیک و کاملەن توتالیتەر کەوتۆتە گیانی حوزەی عمومی جامعەی مەدەنی و سەرکوبی دەکاوە دەیەوێت دەسڵاتێکی مەزهەبی دیکتاتۆری بە هەموو قودرەتی خۆیەوە لە هەموو ڕەهەندەکانە لە کۆمەلگادا پیادە بکە بێگومان لە دەرەوەی وڵاتەکەی خۆی کارنامەیەکی لەمە باشتری نابێت. ئێمە ئەگەر ئەو بدەینەوە لە دروستبوونی مالیکی کۆمەڵی کێشەی جدی هەیە کە ئێران باعثەتی ئەوە نەبێت تەنها کوردەکان مخالفی سیاسەتی مالیکی بن، ئەوە نەبێت تەنها ئەو بەشەی لە سونی کە بە پەراوێز کراوە چۆنیەتی سیاسەتکردنەوە و ئاراستە سیاسی کە مالیکی پێدا دەچێت تەنگی بۆ هەڵچ بنێن بوون هاتە بنە قسە. سیرەکەین سەدر موافقی ئەم وەزعانیە، حەکی موافقی ئەم وەزعانیە. یعنی ئەگەر دەبینین باڵێک لە شیعە لەم وڵاتەدا هەیە کە ئەگەر تعبیرەکەم دروست بێن نیمچە عەقڵانیەتێکی پێیە و یا جۆرێک لە عەقڵانیەتی پێیە بە جۆرە دروستەکەی بڵم بەو جۆرە عەقڵانیەتە هەستی بەوە کردووە کە
دروستبوونەوەی عێراقێکی تازە دروستبوونەوەی کۆمەلگایە کە دەسڵاتی میلیتاری و توتالیریزم بۆ تەگڕەهەندی و فەرمانی ئیدئۆلۆژی بەسەر یازاڵ نەبێ و گوتارێکی کراوەی هەبێ بەو میتۆدە لە کارکردن کەمالیکی دێکاوە دەقیقەن کۆپی دەسڵاتی مەلاکانی ئێرانە یا بە قەوڵێکی تر دیکتەکراوی ئەوانە پێی و ئەوان ئەمایان پێ دیکتە کردووە ناچێ بڕێوە لەبەرەوە من پێم وایە ڕۆڵی ئێران ڕۆڵێکی بڕاستی خەتەرناکە لە هەردوو سوورەتە چ لە جێگیربوون و ئێستقراربوونی وەزعیەتدا لێرە ڕۆڵی ئێران دەتوانێت ڕۆڵێکی خەتەر بێ لە ڕووی ئابووری و فەرهەنگی و سیاسی و سەربازیەوە چ لە تەشەنەکردنی وەزعیەتەکەدا بەم معنە بەو معنای مەسەن ئێرانەکان ئێستا ئیدعای ئەوە دەکەن کە حازرن یارمەتی دەوڵەتی مالیکی بدەن بۆ بربەزبوونی داعش لەواقعان بۆ بربەزبوونی داعش نییە بۆ گەشەکردنی شیعیزمێکە کە خۆیان باوەڕیان پێێتی نەوعێ لە تەفەکوری فەقاهەتی و ڕۆحانیەت و شیعەگەریە کە ویلایەتی فەقی بەر ئەساسی ئەوە بنیاد نراوە و دروست کراوە ئەگەر باوەڕیان بەوەیە دەبێت سیستەمێکی مەدەنی و سیستەمێک مەیلی بە دیموکراسی و تەمینی عەدالەتی ئیجتیماعی هەبێ هەموو سەرانی قاعیدە لە ئێران گیردراون لەوێ یارمەتیان درراوە لەوێ جەم و جۆر کراون مۆزوعی تاڵەبانمان بیر نەچێ و دەخاڵەتەکانی ئێران لە مەزار شەریف و لە مەسلەی ئەفغانستان و ئەو کێشانی دروستکردن چۆنێتی پەیوەندیان لەگەڵ سوپای حەق لە پاکستان و ئەو وەزعەتی کە لەگەڵ سونەکانی پاکستان دروستیان کردووە ئەمە کارنامەیەکی باشمان پێ نادا لەوەی کە دەسڵاتی ئێران لێرە بە نیەتی ئاشتەوایی بە نیەتی ئەمانە هەموو نیەتەکانی تارە کۆماری ئیسلامین بگەڕێنەوە بۆ سەر چونکە جیا لەو ڕووبەنە ئیدۆلۆژیکە ئاینیە کە کۆماری ئیسلامی لە خۆی پیشان دەدا بێگومان ژێربەنایەکی زەهنی وەکو پراگماتیکی بوونێکی سیاسی هەیە کە لە ناوچەکەدا تومحاتێکی هەیە ئامانجەکانی لە ڕێگەی ئشاعدانی ئەم بیرانەوە کە جەنابەت بە وردی باستکردن ئامانجەکانی بۆ بەتایبەت لە عێراقدا چیەوە چەندە مەترسیدارە من ئەگەر زەحمەت نەبێ پێم خۆشە درێژەی قسەکانتاندا بچنە سەر و ئامانجانە بێگومان ئاماژە بەوەش دەکەم سێرکە دەسڵاتی ئێرانیا دەسڵاتی سیاسی ئێران لە عێراقدا تاقیبی کۆمەسەلەیەک دەکا دروستە ئەمە بە ئیسلاح هەدەفە ئەسڵەکەیەتی کە تابلۆیەکی ئیدئۆلۆژیکی شیعەگەرایی هەیە دیارە تاقیبی مەنافعی اقتصادی خۆی دەکات تاقیبی مەنافعی سیاسی خۆی دەکات و لە هەمووی گرنگتر یەک واقعیت هەیە کە هەمووان دەبێت ئاوڕی لێ بدەینەوە لە عێراق شتێک هەیە بەناو حکوومەتی هەرێمی کوردستان بوونی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کەلتوریەوە هیچ کامیان لە بەرژەوەندی دەسڵاتدارانی سیاسی ئێران نییە بێگومان هەموو هەوڵیان بۆ ئەوەیە کە حکوومەتی مرکزی تەقویەت بکرێ دوو لایەن لە وڵاتەدا بە شدەت زایف بکرێ ئەو دوو لایەنانە کێن زافت بکرێت جیا لە بازی ئەقلیمیەکان ئێمە دەزانین کە بازی ئەقلیمی زۆر هەیە لێرە ئێستا من نامەوێت بچمە سەری ئەو دوو لایەنی کێن کە ئێران دەیەوێت تەزعیفیان بکە پێش هەمویان قەناعەتم وایە پێشەوەی ئێران بێوێت سونەکان زایف بکە هەوڵ دەدا باشووری کوردستان زایف بکە هەوڵ دەدا حکوومەتی ئیقلیمی کوردستان زایف بکە هەوڵ دەدا ئەم حکوومەتە لە دۆخێکا بێڵێتەوە لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسیەوە دەسڵاتداری خۆی نەبێت چونەمە هەم لە ڕووی نەفسی و لە ڕووی فەرهەنگیەوە لەسەر کوردانی ڕۆژهەڵات تەسیری کاریگەری و بەرینی هەیە و ئەمە خۆی بزوتنەوەیەکی بەرفراوانی فەرهەنگی و سیاسیە لەم وڵاتەدا کە دروست بووە کە ئێران ناتوانێت تەحملی ئەم واقعیەتە بکە ئێمە سەیرە تەعامل بکەین ئێران لە مێژووی دروستبوونی دەوڵەتی باشووردا لەگەڵ کورد دەیکات تەعاملیشی کاملەن دووڕوانەیە تعاملیشی کاملەن تێکدەرانە و وێرانگەرانەیە بە هەموو شێوەیەک هەوڵی داوە مەحدودی بکە یەکێک لەو سیاسەتانی ئێران لێرە پەیڕەوی دەکا تەقویەتی مالیکی فی نەفسە بە خاتری مالیکی نییە بە خاتریەوەی کە یەک دەوڵەتی کوردستانی پێلاواز بکە و نیە لەو موقعەتی لە کوردستان تەسویب بێ و هەروەها سونەکان چون بەخشی سونەکانش قابل تەئەمل ئەکرێ قسەیەکی جددیتری لەسەر بکەین من مەبەستمە بوو دیارە و سەرخەتی ئامانجەکانی ئێران و بەرژەوەندیەکانیتان لەم کێشاندا تا ڕادەیەک دیاریکردن سپاسان دەکەم دەبێت بەشێکی تری پرسیارەکان ئاراستی کاک دکتۆر بکەم کاک دکتۆرەکرم پێتان وا هەیە لەم هەموو هاوکێشە و بەڕاستی لەم مەرکەزیەتی کێشەیەدا کە لە عێراق و لە وەک مەرکەزیەتێکی کێشە لە خاوەرمیانەدا ساز بووە باز لە تێکەڵبوونی بەرژەوەندی ئەمریکا و ئێران دەکرێت چەندە ئاوا دوودانە وشەی دژبەیەک دەتوانێت کۆ ببێتەوە لەم ناوچەیەدا ولەم کێشانەدا خۆتان نەزانن ینی لە پێم وایە لە فەرهەنگی هەموو نەتەوەکانە قسەیەک هەیەڵێ دوژمنم دۆستمە وەنا بە بڕوای من ئێران لە باسی ئێرانکەین دوای باسی ئەمریکاژەکەین ئێران لە عێراقا ئامانجە ئیدەئاڵەکەی ئەوەیە وەکو کاک جەلیل فەرمووی کە کۆپیەکی خۆی لە عێراق دروستکە کە ویلایەتی فەقیهە بەڵام هەر زوو بۆی دەرکەوە ئەوەی بۆ ناکرێت بۆی ناکرێت لەبەر چەند سەبەبێکەوەی کە عێراق هەموو شیعەیە عێراق دەسەڵاتی تایە کە کوردی و بەهێزە عێراق
عمقێکی جغرافی دووراییەکی جغرافی سنەی عەرەبیتایە کە عەرەبەکان ناهێڵ. عێراق کاریگەریەکی زۆری تورکیای بەسەرەوەیە کە ئەوی سنەیە هەر ناهێڵێ. عێراق کاریگەریەکی زۆری ئەمریکای بەسەرەوەی هەر ناهێڵێ. بۆیە لەوەها وەزعیەتێکە ئێران چیەکە؟ ئێران تەعاملێکی پراگماتیکی و دیارە پراگماتیکی لە بینی دوو قەوسا، بەڵام لە ئامانجا ئەمنیەتی لەگەڵ عێراقەکەکاویژەوەی عێراق لەباری سەربازیەوە و لەباری ئابوووریەوە و لەباری ئەمنیەتیەوە بە تایبەتی ناوچەشی نشینەکان کە ئەوەی کە پێڵێن باخچەی پشتەوەی ئێران بێ، ئەوەی کە لە مستەڵەحی سیاسی گشتیە کە حیات خەڵوەتی بەڵێ حیات خەڵوەتی باخچەی پشتەوەی ئێران بێ و ئێران هەمووی هەمیشە ئەو کاری تیاکە کە ئێوێ کەواشی کردو بەڕاستی کەواشی کردووە، چکە هەموو ڕاگەیاندنەکانی جیهان بە تایبەتی ڕاگەیاندنە عەرەبیەکان بازلاوەکان کە ئێران دەسەڵاتداری یەکەمە لە ناوچە شیعانیشی. واتە ئێران زۆرینەی شیعی عێراقی وەکو سمپات بەدەستێناوە کاکجەلی ڕایەکی مەبەسمەوە نییە، مەبەسم ئەوە نییە کە با بڵێن لایەنە شیعەکان هەمویان تەواوەتی چوونەتە باوەشی ئێرانەوە، بەڵام ئێران دەسەڵاتە ئەمنیەتەکە، دەسەڵاتە سەربازیەکە، دەسەڵاتە ئابوووریەکە و بەشێکی زۆر لە هەلومەرجی کۆمەڵایەتی لە ناوچە شیعانیشینەکانی عێراقیشی بەدەستەوەیە. بۆیە ئێران هێزێکی بڕیاردەرە لە عێراقان. باشترین نمونەشمان دروستبوونی حکوومەتی مالیکیە لە ساڵی 2010 کە با بڵێن فشاری ئێرانی شتەکە یەکلا کردەوە بە قازانجی مالیکی کە ناچار کوردیش و سونەش و ئەمریکاش دیقەت بەناڵم چی کوردیش و سونەش و ئەمریکاش ناچار ئەو مەرجانیان قبول کرد. خاڵێکی تریش ئەمریکایە، خۆ ئەمریکاش بێگومان ئەوەی کە تازەترین هەڵوێستی ئەمریکا کە هەڵوێستی سەرۆک ئۆبامایە کاڵێ بوونی داعش و بەهێز بوونی داعش و چوزانم دەسەڵاتی داعش لە هەنگێ لە ناوچەکانە بەرژەوەندی ئەمریکا ئاخاتە مەترسیەوە. بەرژەوەندی ئەمریکا دیارە بەرژەوەندی ئەمریکا وەکو خۆی وەکو ئەو هاوپەیمانە جیهانی کە لە دەوری ئەمریکایە وەکو دۆستەکانی ئەمریکاش لە ناوچەکەیە کە تورکایە کە ئوردنە کە سعودیە کە وڵاتانی خەلیجە هەموو ئەمانە نیگەرانن یان پیان ناخۆشەکە وەها وەزعەتێک هاتوۆتە پێشەوە کە ئەم داعشە هەڕەشە لە هینی لە ژیانی ئەوانەکە. بە بڕوای من یعنی وەزعەتەکە لە عێراقا بەرەو ئەوەیە چێکە نوعێک لە سووریایی کردنی عێراق خەریکە هینە بێ خەریکە هەر لە درێژەی ئەو فۆدا کە فەرمووتە نوعێک لە بە سووریایی کردنی عێراق دەکرێت ئێمە پردێکیش لێ بدەین بۆ هەڵسوکەوتی ئەمریکا لەم بارەیەدا چ بە نیسبەتی سووریەوە بە شوێن ئەوەشدا بە نیسبەت ئەم دۆخەوە کە لە عێراق ڕوویداوە هەڵسەنگاندنتان بۆ هەڵوێستەکانی ئەمریکا چیە؟ پێتان وانە لە ڕادەبەدەر لاوازە؟ من پێم وایە ئەمریکا هۆکارەکانی بەجیا لەوەی کە ئێستا لە ئیسهاراتی جیهانیە لە میدیای جیهانیە بازەکرێت کە ئەو قسەی جەناب تەکاڵی هەڵوێستەکە جیاوازە، من پێم وایە ئەمریکا سوء ئیستیفادەیەکی خراپ لەم ناوچەیەکە کە بەشێکی زۆری پەیوەندی بە فرۆشتنی چەک و ئەسلحە و ئەو شتانەوە هەیە. ینی ئەمریکا بە بڕوای من ئەیتوانی لە عێراق و سووریایە وەسعەتەکە بگرێتەوە بەو شێوەی لێنەیە، بە تایبەتی لە عێراقا زۆر چاگەیتوانی چکە دەسەڵاتدار بوو، بەڵام ئەمریکا پێدەچێ مەبەستی بێ کە ئەم ناوچانە دیارە ئێمە با بڵێن سەنەدێکی مؤکدمان بەدەستەوە نییە کە ئەمریکا چی ئەکاوتی ناکە، بەڵام پێدەچێ ئەمریکا پێی خۆش بێ کە وەسعەتی ئەم ناوچێ بەرەو ئاشوب بچێ، ئەم بازاڕە بەرەو ئاشوب بچێ، چکە خۆی بەرژەوەندیشی لەبەر زۆر شت هەیە، ینی بە بەرژەوەندی لەبەر زۆر شت هەیە. یەکێکەوەی کە دراوسەیە لە دراوسێ مهمەکانی ئێران ئارام نەبێ، مەسەلا لە سیاسەتی تورکی وەکو جاران ڕازی نییە بەڕاستی وەنا، مەسەلا لە سیاسەتی عەرەبی سعودی بە تایبەتی لە دوای پشتیوانی قاعیدە و ئەوەی کە قەتەڕێکا و ئەوەی کە پشتیوانی لە داعشەکەن و ئەوانە لەوانیش ڕازی نییە. سەلا من دوێنێ شەو لە کەناڵی عەرەبیا گوێم لێ بوو کەناڵە کوردیەکانی خۆشمان نەقلیان کرد، ئەڵێ لە ساڵی 2012 ئەمریکا و ئوردن لە یەکێ لە شارەکانی ئوردن و لە سەربازگەیەکی نهێنیە تەدریبی و تەمرینیان بە چەکدارانی داعش کردووە. دیارە ممکنە بڵێ ئیسا یەکێک ئەم قسەی بساڵەوە لەبەر سووریا بووە، بەڵام خەریکە داعش دەبێتە قاعیدەکەی جاران چکە ئەمریکا بەڕاستی ماری لە ماڵی خۆیان بەخێو کرد وڵاتانی تریش.
قسەکە لەسەر ئەوەیە قسەکە لەسەر ئەوەیە هەم عێراق هەم سووریا ئەگەر بە شێوەیەکی گشتی ئەوە قسەی ڕاگەیاندنەکەی کە فەرمووتان قسەی ڕاگەیاندنەکانی عەرەبی بوو من بەسم تەنیا بڵێم لەم ڕاگەیاندنەوە ئەو قسەی زۆر سیحەی لەسەرداناندرێت لەوانەیە کە ئەمە تەنیا لە ئاستێکی میدیایی دەبێت ئێمە نازانین کە بەڕاستی ڕووی داوای بەڵام ئەوەی کە ئەکیدە ئەم وەسعەتی کە ئێستا لە عێراق و سووریا دروست بووە مادەم سەروەری دەوڵەت نەماوە خەریب بوو لە میسریش وای لێبێ لە لیبیا ئیسا وای لێ هاتووە لە تونسیش خەریب بوو وای لێبێ وەنا بۆ یعنی توێتە مەشاکە لەم ناوچەیە کە پێوترێ بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاواڕێوەنە بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و میسریش تا ڕادێک مەسەلە لیبیاش مادەم ئەو دەوڵەتە دیکتاتۆریە کۆنانە نەماوە دەوڵەتە دیموکراتیە ئەڵتەرناتیڤە کەش دروست نەبووە سەردەمێکی گوزار بەڕێوەیە کە دەوڵەت نامێنێ هەر یەکە لەو هێزە ناوچەیانە جا هێزەکە ئاینیە هێزەکە نەتەوەییە هێزەکە ئابووریە هێزەکە پەیوەندی بە ئەجێندای ئەمنیەتی وڵاتانی ترەوە هەیە چکە هەموو ئەم نمونانە لە مەنتیقانە هەیە بە چاوەڕوانی هێزی مەدەنیش نابێت بەڵێ دەسەڵاتیان هەیەوە و ئاشوبێک دروستەکەن کە هەر کەسێک ناوچەکەی خۆی بەو شێوەی کە خۆی ئەوێ هێزی تا بنوێنێ و بیپارێزێ بۆیە لەو بڕوایم ینی ئەمەی داعش فترێکی زۆرە خایەنێ و یان فترێکی باڵێن کەم ناخایەنێ کە ئەویژەوەیە ئەم ناوچانە بەرەو ئاشوبێگەچێ بەرەو جۆرێک لە هێز نواندن بە هەموو معنە جیهانی و ئیقلیمیەکانی لەم ناوچەیە جارێکتر پەیدا بەڵێ کاک دکتۆر ئەکرەم ئێوە مەبەستانەوەیە زۆر دەخایەنێواتە زەمینەی کۆمەڵایەتی و جوغرافیا و جەماوەری بوونی داعش دەتوانێت ببێت لە عێراق و بەم هۆکارانە درێژ دەخایەنێ یەکشت کە لە هەمووی زۆر گرنگترە کە هەمویان ئەکرێ مەسەلە لەو ئاجگان بێتەوە چونێ داعش تا هێزێکی دەرەکی نیە شەڕی شیع و سوننا بە پانایی دەستی پێ کردووە لە سنوورەکانی با بڵێن ڕۆژ ئاوای ئێرانەوە کە سنووری ڕۆژهەڵاتی عێراقەکە هەتا سەر مەدیتەرانە هەتا سەر دەریای ناوەڕاست وەنا ئەم شەڕە دەستی پێ کردووە جا ئەم شەڕە ممکنە شەڕی نێوان دەوڵەتان نەبێ وەکو شەڕی عێراق و ئێران بەڵام ئەو شەڕەیە کە پێوترێ شەڕ بە وەکالەت ینی هێزێک لە وەکالەتی سوننە شەڕەکە کە داعشە کەسیش ناتوانێت بڵێ وانە بەڕاستی چکە هەموو هێزە سنیە دەسەڵاتدارەکانی ناوچەکە یارمەتیان داوە و هەموو کەناڵەکانی جیهانی ژەمایان سەلماندووە و هێزێکی شەیە کە بەڕاستی ئیسا لە عێراق کە هێزی حکوومەتی مالیکە بە ئاشکرا سەر بە ئێرانە خۆ بەنهێنینی حیزبوڵای لوبنان بە ئاشکرا سەر بە ئێرانە حکوومەتی ئێوە هەموو زمینەکانی بۆ قایلن بۆ ئەوە من پرسیاری دوایترم لەم ناوچەیە بە پانایی دەسی ڕوودەدات بەڵێ من پرسیاری دواترم لە بەڕێستان دەرفەتەکان و مەترسیەکانی سەرڕێگای کورد دەبێت بەڵام وەکو کورد و کوردستان دەبێت من مەبەستمەوەیە کە ئەم من دابشکاری کاتەکە دەکەم کاری دکتۆر مەبەستمەوەیە کە پرسیاری دواترم ئەو پرسیارە دەبێت دواتە هەڕەشە و مەترسیەکانی سەرڕێگای کورد پاژەوەی کە لە لای کاک جەلیل هاتمەوە کاک جەلیل گیان ئێرانێکی کە بۆ خۆی ئەو ڕۆڵەی بووە لە خوڵقاندنی ئەم کێشانەدا و بە مستەقیم و غیرە مستەقیم ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ناکرێت ڕۆڵی بەهێزی لەم ئاڵۆزی کێشانەدا نادی دەبژیرێت ناکرێت تەنیا دەستکەوتی ببێت بێگومان دەبێت کۆمەڵێک هەڕەشەش ببێت بۆ سەر کۆماری ئیسلامی و کاتێک لە دراوسەیەکی وەکو عێراقدا لە ماڵی دراوسەیەکی وەکو عێراقدا ئەم ئاگرە بەرپابێت کاک دکتۆرەکەمیش ئاماژەیەکیان پێکرد کە دەتوانێت کۆمەڵێکیش مەترسی بێ بۆ ئێران پێت چۆن مەترسی عێراقێکی ئاشوب لێدرا و هەڵدەسەنگێن بۆ سەر ئێران ڕوونا ئەگەر وەکو کاگەکرێمیش ئاماژەی پێدا مەسەن یەکێک لە دەراوسێ سەرەکیەکانی ئێران وڵاتێک بێت کە وڵاتە سەقامگیری و ئەمنیەتی تێدا نەبێ باری ئاسایش و ئەمنیەتەکەی بارێک بێت کە کۆنتڕۆڵ نەکرێت دەکرێت هەموو احتیمال و ئەگەرێکی نەقزی ئەمنیەتی ئێرانیشی هەبێ ئەمە وەک واقعیەتەکە ینی وەک کولیەتەکەی خۆی بەڵام ئەو دۆخی کە پێش هاتووە ئێستا هەندێک واقعیت هەیە دەبێ بیزانین ینی بەخۆت زیینەوە لێیان چارەسەری کێشەکە ناکرێت بە واقع شەڕی شیعە و سوننە ڕوویاوە ئەمە واقعیەتێکە و اتفاق کەوتووە دنیا پێی خۆشە ئەمە قوبوڵ بکە بیکا پێی خۆش نییە نیکە ئێستا بە کوردەکەی شەڕەکە بۆ بە شەڕێکی پیرۆز ئەم شەڕە پیرۆزە شیعەی سیاسی شيعي حاكم شيعي قراءتي ولايتي فقيه هي وحتى بقولك اگر زورنا روشت بم شيعي مدني بهمو سرماي خوي هاتو تشركوا والسنه شروها هاتو تشركوا اما دبي برنجامي لب كيتوا دو برنجامه
بەرانجامەکانی دارە شەڕ و پێکدادان و تەشەنەکردن و گەورەبوونەوەی مەسئلەکە مەترسی جددی لەسەر ئێران دروست دەکات. من لە سوالی پێشوش ئەرزم کردی لە ئێراندا نزیک بە 20-25 ملیۆن خەڵکی سونی غێرە شیعە هەیە. ئەمە نیرویەکی قوەیە کە هەر دقیقە دەتوانێت بە بالفعل دەربێت واگەر ئەم شەڕە تەشەنە پەیدا بکات و گەورە ببێتەوە ئەم شەڕە پیرۆزە کە خەریکن بەڕاستی دەیکەن و بە وەکالەتی ژۆکو کاک ئەکرەم وتی ئێرانیەکان عەرەبەکان و زۆر وڵاتی تر دەستی تێدایەتی ئەگەر بەم شێوەیە بچێت و پەرە بسێنێت و گەورە ببێتەوە دیارە ئێرانیش تێوە دەگلێت وەک ئەگەرێک نەقەتی وەک ئەگەرێک تێوە دەگلێت. سوورەتی دومی شەگەر ئێمە والێکی بدێنەوە دیارە من کێشەم هەیە لەسەر مەسەلەی داعش دیاردێکی زۆر ئاڵۆزە دەبێت بە وردی سەیری بکرێ. ڕاستە ئەمڕۆ مەسەلەن هەموو هێلکەکانی خەڵکی سونەی ناوچەکە چوتە ناو سەبەدەکەی ئەوانەوە لە ناو سەبەدەکەی ئەوانەیە بەڵام داعش وەک دیاردەیەکی زدە دیموکراتیک وەک دیاردەیەکی جەهەنەمی وەک دیاردەیەکی مارکێنەر وەک دیاردەیەکی دواکەوتوو لە منتەقەکەدا خۆی مەترسی هەیە. دەبێت ئەو هوشیاری هەبێت کە مەسەلەن استحقاقاتی خەڵکی سنی عەرەبی ئەم وڵاتە نەکرێتە قوربانی وەزعیەتی فکری و میتۆدی کارکردی سیاسی و غەیرەی داعش. لەبەرەوە من پێم وایە ئەمە بەرەنجامیشی کەشی دەبێت جگە ئەوەیە گەر شەڕەکە تەشەنەکە پێگومان وەکو کاک ئەکرەم وتی منیش پێم وایە لە ناوچەکە ئەم وەزعیەتی کە داعش دروستی کردو ئیمکانی مانەوەی هەیە. خەڵک هەمووی ناڕازیە خزمەتگوزاریان نییە لە پەراوێزان خۆیان بە قوم و قبیلە و عشیرە و تایفەیەکدا دەنێن کە شەڕیمان و نەمان دەکەن دەیان سڕنەوە بەو ئاسانی ناکرێەوە منتقانە کۆنتڕۆڵ بکرێتەوە. دەبێت لە فکری ڕێگەچاری تردابی ڕێگەچارەکە گەر ڕێگەچاری سیاسیە دەسڵاتێکی سێهەم لەدایک دەبێت. ئەمە واقعێتێکە. لە عێراق دوو دەسڵات هەیە دەیبینین دەسڵاتی مرکزی و دەسڵاتی کوردە کە دەسڵاتی کورد ڕێک و پێکتر بە سیستەمەکتر یا حداقل جەم و جۆرتر دەروێنێ لە ئێستادا. دەسڵاتی سێهەمێک کە دروست دەبێت دەسڵاتی سونیە. تەقسیمی قودرەت لە عێراقدا وبنوع اگر تعبيرك مدروز به ديسانتراليزه بونوي او دسلاته امني واقتصادي وسياسي وسربازي كمالكي هيتي وبشكي واغزار بكري بس ان كان ويربيت سيهرم ديار عمل برجمدي ايراني كان نيه واصلا قائل بمنين اما دبيت الجويك دبيت النمونيه كممكن خلص بس هرم دبيت يعني دبيت كوتاي او شيء نعم قطعا دبيت كوتاي او شيء ممكن يبون بس دولات بيتها دوا بلو كوتاي أوا ممكن دروزبوني تنانت بون بس دولتي جواتي دولتي كان سنية كي بأرمانجرائية كي جغرافيائي زور دور مودات تروا وبكومل إيديولوجي برلدوج منكاري وأجر بيت الدولة يعني أما دتواني حليك قطعي بو من جمان ملوني كداعش ذاتن خوداردێکی پڕمەترسیە بۆ سەر دیموکراسی بۆ سەر ئازادی ئەسڵ بۆ سەر هەموو ڕەهەندە فکری و مەدەنیەکانی لە کۆمەلگای بەشەریدا هەن بەڵام یەکشت بەبیر خۆمان بێنینەوانێ زۆر لێکچوون هەیە لە نێوان ڕەوشی داعش و سەرەتای دەسەڵاتدارێتی حکوومەتی خومینیدا ئەو کوشتنە بە کۆمەڵانی لە کوردستان کران قتل عامەکانی قارنا قڵاتان ئیندرقاش مەسئلەی پاوە مەسئلەی ژنان و کچانی زیندانی کورد و ئەحزابی سیاسی کلیلی بەهەشت و زۆر شتی تر یعنی تۆ دەبینیت هاوبەشیەکی فکری و ڕەفتاری زۆر زۆر لە نێوان داعش و سەرەتاکانی کۆماری ئیسلامی هەیە تا دوای ساڵەکانی 63 و 4 و 5 ئەوانش بەڵام لەگەڵ ڕوبەڕووبوونەوە لە واقعیەکە والتعاملکردن لەگەڵ هەستێکە بەخشێک لەم نگەرشە لەم تەفەکورە لەم میتۆدە دەچێتە پەراوێزەوە نە ئەوەی باوەڕیان پێ نییە بۆ ئەوەی بۆیان جێبەجێ نەکرێ نمونە زۆرە کۆمەڵی فاکتەر لە بەریانە دەوەستێ لەم منتەقا وڵاتێک هەیە بەناو تورکیە کە بەرەو یەکێتی ئەوروپا دەچێت ڕاستە ئێستا دەسڵاتێکی ئیسلامی هەیە لەم منتەقا کورد هەیە لەم منتەقە بەرژەوەندی ئەمریکایەکان هەیە و حزوریشیان هەیە ناکرێ نادیدەی بگیری ئەگەرچە منیش بەڕاستی زۆر پێم سەیرە ئەمریکایەکان تقریبەن دەڵی عێراقیان هەروە دوودەستی تەقدیمی مالیکی و ئێران کردو و جموجوڵێکی ئەو تویان نییە بە تازەگی مەسەلەن وتەبێژی کاخسوید دێتە دەنگ لەسەر عەرەبستانی سعودی کە ئەمە خۆشی بازم مەسئلەیە کە ئایا بەڕاستی شتێک هەیە کە ئەوان دیفاع لە عەرەبستانی سعودی دەکەن لە بەرامبەر مالیکیدا من پێم وایە ئەمریکایەکان و ڕاستی دەرک دەکەن کە لە عێراقا سوننەکان پەراوێز خراون سەرکوت کراون و بەنەوع شەڕی مەزهەبیان لەگەڵ کراوە کاکە ئەمە ڕاستیەکە نابێ بیشارینەوە ئەم شەڕە مەزهەبیە لە خلافەتی عوسمان و عەلی و تا ئێستا هەر هەیە و لە مێژوودا درێژەی بۆ دەبێ و هەر کاتێک زەمینەی بۆ بڕخسێ خۆی نیشان دەدا ئەمە واقعیەتێکە و لەم وڵاتەشە ڕاستە دەوڵەتێکی دیکتاتۆری سونی هەبووە کاگەکرم ئاماژەی پێکرد من ناچمەوە سەری بەڵام ئەمە کۆتایی هاتووە کۆتایی ئەمە ئاکامەکەی دەسڵاتێکی مەدەنی و دیموکراتیک نەبووە کە لەسەر بنەمای هاوشاری لەسەر بنەمای حقوقی شاروەندی و لەسەر بنەمای دیموکراسی بێت حکوومەتێکی خۆخوازی پاوەندخوازی شیعەیە کە دەیەوێت هەموو ڕەهەندەکانی تر کۆنتڕۆڵ بکاوە دەست بەسەر و زەوینەدا بگرێ و سونیەکانی دەرپەڕاندوە ئەسڵ بۆ من پرسیارە ئێستا مەسەڵ ئالتەرناتیڤەی لە سونی دیفاع دەکات لە عێراقا چێیە
كام رێکخراوی سیاسیە کامەیە کە دەتوانێت حقوقی سیاسی و اجتماعی و غیرە و زالیکی ئەمانە بێت بۆ ئەمە دەڵێن بۆی دەوڵەتەکە دەوڵەتێکی مەدەنی و دیموکراتیک نییە بریا دەوڵەتەکە دەوڵەتێکی مەدەنی دیموکراتیک بووە لەسەر بنەمای حقوقی دیموکراسی و هاوشاری بوون ئەسڵ بەحس لە عەرەب و کورد و نازانم تورک و فارس و شیعە و سوننە نەکرایە بەڵام ئەمە واقعیەتێکە پێش هاتووە تۆ ناتوانانی خۆت لە واقعیەتە بزیتەوە بەس ئەگەر کۆی بکەینەوە لە دوو حاڵتدا ئێران ئەگەری ترسی لەسەرە تەشەنەکردنی شەڕەکە کە من پێم وایە دەستی پێکردو پەردەپۆش نابێ بکرێ دەبێ وەکو خۆی سەیری بکرێ هەوڵ بدرێت چارەسەر بکرێ ممکنە ئێرانیش بگرێتەوانە چون بەرحاڵ بەخشێکی زۆر گەوری سنی لێ کۆمەڵێکی سنووری زۆر وە میتۆدیش هەر ئەو میتۆدەی مالیکیە ئەگەر ئێستا هەندێک تەعاملات دەکا پەرێز دەکا چارەسەری ئەمنی و سەربازی هیچ چارەسەرێکی کەی پێ نەبووە و ئەگەر ئێرەش بێت بە سێ ئەقلیم دیسانەوە هەر زمنی ئەوەی بتوانێت ئقلیمیشی بۆ ئێران ئیمتیاز بێت ئەو زمینە کۆمەڵایەتیانەی لە عێراق ڕەخساوە چ بۆ مالکی چ بۆ داعش پێتان وا هەیە پاش پتر لە 35 ساڵ دەسەڵاتداری ئاینی لە ئێران لەنێو کۆمەڵگای ئێراندا بۆ کۆماری ئیسلامی ڕەخسا بێت و ئامادە بێت وەیە لەسەر جێگای خۆی وەک 35 ساڵەوە پێش مابێت کە بەسیجی هێزی بۆ بکات پێ بکات بۆ شەڕێکی بەرفراوانی مەذهبی ئەویش لەم چەشنە دەسەر باوەڕ هەنێەوە من باوەڕمە ڕژێمی جمهوری ئیسلامی لە ئێران لە هەموو ڕەهەندەکانە بەڕاستی بە پاشا کەوتو بێتوانایی و بەدەسڵاتی و لاوازی خۆی نیشانداوە لە ڕوبەری سیاسی لە ڕوبەری کۆمەڵایەتی لە ڕوبەری ئابووری لە ڕوبەری زانست و بەرهەمهێنانی تەکنۆلۆژی و هەموو ئەوانەدا دەبینین بەڵام نابێ ئەو ڕاستێمان لەبیر بچێکە دین و بە تایبەتی مەزهەبی شیعە درێژبوونەوە و قوڵبوونەوەیەکی تاریخی بەرینی لە نێو ناخود ئاگای خەڵک زەمیری فەردی و لەسەر ڕەوانەشناسیان کارکردێکی فوق العادە عمیقی هەیە من پێم وایە هەموو ئەو چەکانە لاخۆ لە دەست ئێران سەندراوەتەوان ینی ئولگۆ فەرهەنگیەکانی ئولگۆ فکریەکانی ئولگۆ اقتصادیەکانی هەرەسی هێناوە وای لێ بکەم ئیدئۆلۆژی ڕژێم و ئەو جەهانبینی و مانیڤێستەی کە هەیەی لە کۆمەلگای ئێراندا بە تەواوی کۆتایی پێ هاتووە خەڵکێکی مۆدەرن خەڵکێکی نوێخواز خەڵکێکی کراوە خەڵکی عاشق بە زیندگی خەڵکی عاشق بە تێکڵاوبوونی کۆمەڵایەتی مدیریەتێکی دواکەوت و کۆنەپەرست ئینزەواویست و ئیدئۆلۆژیگەر وجودی هەیە ئەم دوانە بێکەوە ناسازێت ئەمە واقعیەتەکە بەڵام ناکرێت بڵین هێشتا شەڕی ئەو شەڕە پیرۆزە ئەو شەڕە مەزهەبیە ناتوانێت خەڵک بۆ ئێران بەسیج بکایە بۆ حکوومەتی جمهوری ئیسلامی بەسیجی بکات بەڵام ئەگەر بۆشی کۆبکاتەوە دووفاقێکی گەورەی تێدەخا ئەو دووفاقی گەورەی تر بە تەواوی ئاشکرا دەبێت ینی بەخشێکی زۆر لە خەڵکی عەرەب لەوێن تەکلیفیان لەگەڵ دین مشەخەص دەبێت وتمان 20 ملیۆن سونی هەیە تەکلیفیان لەگەڵ دەوڵەتی شیعە وەک شەڕێکی مەزهەبی مشەخەص دەبێت لەبەرەوە من پێم وایە مشەخەصتر دەبێت بە قەوڵەکەیتەوە بە دروستتر دیارە لێک بڕانەکە قوڵتر و عمیقتر دەبێت و بەرەو شوێنکە و ئاراستی کە دەچێت لەبەرەوە من پێم وایە ممکنە بەو سپا و بەو هێزەی کە هەیەی هەندێک شاخ و شانە بکێشە و قەد و قەوارە نیشان بدا بەڵام ئەوڵان من پێم وانە ئێران بێ ڕاستەوە خۆ بێت لێرە وجودی سەربازی هەبێت چون گران لەسەری دەکەوێتەوە لە سوورەتی شکانە بەڕاستی گران لەسەرێکەوە و ئیمکانی ئەوە هەیە لەناوەوە ئەواقب و تەبعاتی زۆری بە بێوکو جم و جوڵی خەڵک ڕاپەڕین و لێپرسینەوە ئەو مەسەلانە گەر حزوری نیزامی لێرە هەبێ و ئەگەر ڕێگەش بدرێ بەڕاستی ئەمە زۆر خەتەرە من باو جملێ بڵێم ئەگەر ڕێگە بدرێ مالیکی و ئێران پێکەوە سەرکوتی داعش بکەن و ئەمانە وەک قارەمانی شەڕەکە بێنە دەرەوە هەموو بزوتنەوە دیموکراسیەکانی منتقە لە خەتەرن چۆن بۆ ئەوەی کە ئەمان بوون بە قارەمانی شەڕەکە هاتنە دەرەوە هێز و قدرەت و تەوانمەندیان هەبوو ئەو وەختە ئیدعای کەمکردنەوەی ڕوبەرەکانی ئازادی و دیموکراسی دەکەن و وردە پەل دەهاوێژن و دەسڵات دەهاژن و دەتوانن خەڵکی زبەژیشکەن بە عنوانی کەسانێک قارەمانی شەڕی مەزهەبی بوون کۆتاییان پێهێناوە بە عنوانی کەسانێک کە توانیوانە عێراق لە تەجزیەبوون بپارێزن بە عنوانی کەسانێک کە توانیوانە مەزهەبی شیعە لە خەتەری نابودی و شەڕی مەزهەبی بینی شیعە و سونی لەناوبەرن وردە تعرض بە هەموو منتەقەکانی تر دەکەن ممکن ئەسڵ ئەو سەروەری و ئەو ئازادی و ئەو شتانی کە لە کوردستان هەیە ئەوەڵین شوێن بکە دەکەوێتە بەرخەتەرەوە لەپاڵ ئەمانشدا کۆمەڵێک هەزینەی ئینسانی و مادی وها هەیە کە لەوانەیە لە تااقەتی خەڵکی ئێراندا نەبێت بیستن و بینینی بێگومان ئەو پێدوا هەیە ئەو هەزینەی کە خەڵکی ئەمریکا کردیان و هەموو ڕۆژە جەنازەی سەربازانیان بۆ دەچووە لەلایەن خەڵکی ئێرانەوە قابلی تەحمل بێت چون شەڕی ئەلقاعیدە و ئەمریکا پڕبوو لە کارزاتی لەو چەشنە بوو ئێرانیەکان زۆر شتیان دیوە دەخەڵەتی ئێرانیان لە ئەفغانستان دیوە شەڕی
ئێران و عێراقی 18 ساڵی بێسەمەر و بێ ئامانجیان دیوە و مەسەلەی لوبنانیان دیوە و حیزب الله و شەڕی سووریان دیوە هەموو ئەمانە هەزینە بوون بۆ خەڵکی ئێران و هەم لە ڕووی ئینسانی و هەم لە ڕووی مادیەوە هەزینی بۆ تەحمل کردوون من پێم وایە سەیتر توانی ئەویان بێ جارێکی تر ئەم هەزینانە بدەن بەڵام مەسەلەکەوەی خۆ حاکمیت لە خەڵک ناپرسێتەوە بەڵێ بەبێگومان من بۆ درێژەی باقی پرسیارەکانی دیکە دەگەڕێمەوە لای بەڕستان و من پرسیارێکم پێشوەی پچمەوە لای کاجەی لاراستەی کاگدکتۆرەکەم کردبووم دەرفەتە یان هەلە بۆ کورد پێش ئەوەی باسی ئەو دەرفەت ببەخشن هەلە یان مەترسیە بۆ کورد بە باسێکم بەڵام یەک تێبینی سەرنجم هەیە من ینی من بخۆم خەڵکی عێراقم ڕەم بە شارەزایم لە عێراقا زیاتر بێ کاکە ئەو هێزەی کە ژینگەی سەرهەڵدانی داعش و لایەنی سونیەت و ئیتر لە داعشەوە بیگرە هەتا ئەو پەڕی سونەی مەدەنی باوا بڵێن هەتا ئەو پەڕی سونەی دیموکراتی وەکو عەرزم کردن داعش یان دووشتە هەم ئەو پەڕی سەلەفێتی جیهادی کە لە قاعیدەش تۆنڕۆترە قاعیدە دژی شیعە کاری نەدەکرد وەنا ئەم بە ئاشکرا دژی شیعە کار بە ئاشکرا و جۆرێک لە تەقەدوسیشی داوە بۆوە کە دژی شیعەیە يعني بويا داعش سلفيتي جهادي تون روتر لقاعدة و نتو برستيكي تون روتر لبعسيش باشا باشا جينجي أما كويا جينجي أما أويا كعربة كان بيلين بدو بيابان نشينا سيدكا همو غربي عراق أويا كبيلين شاركي خالي ربعي خالي همو بيابانا سني عربي لعراق لسيم أستان بهذا كموصلو تكريتو رمادي أنبارها ونا باشا وغربي أمناوتانا روش آوينا أمناوتانا همو يدريش كراوي أم عشيرتانا عشيرتكاني شمرو دليمو عزازاتو أنواع وشكالنا يعني هيك هزعوا أوانا ومجموعة عشيرتن لسوريا شن لعراقان لأردن هن لسعودي هن وبيكات عشيرة هم يك عشيرة بيكات عشيرة كشان ما وتائسش يعني هي بويا أويكا هيزا أبيتا هيزا سربازيكا وهيزا بلامار دركي أم سنة عربية تنروا بأراستي قوميش وبأراستي آينيش ليبيا بويا تماشا أكي داعش خوي لخويا بروجيكي تجي إيرانية يعني بابهم هر سنة يعني إقليمي سنة يعني سرهلداني سنة آخيزي سنة بروجيكي من دونه كمتابعة ذكر لدواني كي لبر برسكان يعني بينيو بس راح حد وتوي جرياني كي دج إيراني دج شيعي كاكا وباشكرا بدولتي دولة صفوي دولة صفوي للرجاني خويا واي بيالي بوي تجي إيرانية باشا برام لهمان كاتيشا جوريك لباوان خوازي عربيشي هيك وڵاتانی تری عربيش أبيتك كيشة بوڵاتانی تری عرب بوي احتمالي زورا كأم مسألة داعش سنيتا لغربي عراقا هر بطابوني إقليمك طابه خالي كتير كلبير ما نتشي إسها إيران مرزي إيران مرزكاني إيران سنوركاني إيران راس وخو مثلا بيوندي بشري داعش ونية مرزي إيران يا شيعة نشينا يا كرد نشينا لعراق باش بوي احتمالي شي زوره يعني مش هيك الاحتمال كإيران أو شر قوري نكا لقل داعشة بلام توتا مشاكل مثلا الشركان لموصل برو خابو نواتن لحالك لديالا وطبعا دلين لزاقو تفاوتين يعني باشا سيركا لديالا نعم من بيمواي أولينا ديال دروشما جورك دروشما وجورك أويكا عليه هجوم باشترين دفاع. لو جور سربازيته جارب توتا مشاكل الشركاني مثل الشركاني داعش لقال كردا بطبيعة حال لديالا تنتربه لقال إيراني شل لديالا تنتربه لقال شيعي مالكي شل لديالا تنتربه كبو إيراني شو كردي شو مالكي جنا داعش لو ناوشان إسراحتك بلام رنبي زور مطلب يعني نبي موصل بقرنوا باشا بوي تمشاكيني أم ما بس صورتك يعني تابلوك أو ما لبرشابه سبارد بكل ببراي من دمك بيوم وايا وابزام تشجالي كيج لم استوديو خوتان ولا برنامج كان كباسيوم كدوكا سردميكي هاتو بو كردي باشور وبو كردي شو أنا كان تريش رخصاوة واتدرفت بله درفتك بيدا بوا مثلا يجي يقولوا درفت أنا كأويا إما اللي بير ما نتشي سر رأيك ده صلاتي كردي هي
تا ڕادێک دەسەڵاتێکی دیفاکتۆی کوردی هەیە سیاسەتی ئەم دەسەڵاتە کوردیە لە عێراق لە سیاسەتی شیعەش و سونەش باشترە بەڕاستی بەتایبەتی لە سیاسەتی ئیقلیمی و نێودەوڵەتیە جۆرێک لە وەضعیەتی اقتصادی باشترمان هەیە جۆرێک لە وەضعیەتی ئەمنی باشترمان هەیە جۆرێک لە وەضعیەتی کۆمەڵایەتی باشتریشمان هەیە هەتا دوای مثل تۆ تەماشاکە عەرەب لە عێراق لەناو خۆیانە شەڕەکەن کورد دوێنێ هەموو کوردی عێراق حکوومەتێکی یەکریزی نیشتیمانی دروست کردو ئەمە جۆرێک لە حاڵەتی باشیە یەکیە لەو خاڵانی تریش کە باشە مەسەلە ئێستا تورکیا جۆرێک لە نزیکبوونەوەی لە کورد هەیە باشە وڵاتانی عەرەبی سونە جۆرێک نزیکبوونیان لە کورد هەیە ئەگەر داعش شتێکی نەیە ها لەبیرمان نەچێ چونکە ممکنە داعش شتێکی بە بەڵام تێک ناچێ ئەگەر ئێمە لەگەڵ سنەی ڕسمیە مەبەستم سێلایەنە سنە ڕسمیەکە باڵی نوجێفی و باڵی علابی و باڵی مطلق ائتلافی متحدون وقائمة وطني وائتلاف عربي بابلين ليست القائمة عربي كأما سيبالا الرسمي كي سنة عربي قال لي قال أمانتي كنين وتاركي دوينش سروكي كردستان ببروام وتاركي زور هاوسنجو متزين وسياسي بو قال لي إما دجي داعشين دجي سننين دجي مالكين دجي شيعانين بيما وتاركي توكمل يعني وتاريخي هاوسنجا وتاريخي توكمل ام متاركه دكتور كمان فيستي كردي يعني سرختي سياستي كردي ببروي من بطوابي تيدا بلام من ببورن من داوي لبولن قصكتان دبرم بيتا وايا ام هلويستي كسروكايتي هريم دري بريوه بالنسبه ام كشو بجوري لجوري كان فورمولي واقعي شكش دخاته بردس بلا فورمولي واقعي بيتا وهي يعني واتم بس مو هردو هذا كردي بهذا كي كردستاني باشوري لبشتا بتوانية تشنيق لا ناميزانبون لبيني أو دو هالوست يكيتي وبارتي دا بأشكرها راسا من بيوم أجر واقعيتي برجواندي كردي ليك بينوا أبي أو تارجي بزيكين براستي ممكنة جياوازي من هبه لا جورج لا وردكاري وتفاصيلها وانا بلام واقعيتي برجوندي من بيما وتاريخيتيش برواتي واقعيتي برجوندي كردي برو اواتي راسته يكيتي مثلا دو ساعتيكي خوشتر لقل مالكي تا بارتي يا بارتي دو ساعتيكي لقل سنه خوشتر تا يكيتي بلام امش خو اگر اي مجورك لتوزيعي ادوار كاين نازن بمصطلحيه وسيبي لان توزيعي ادوار جورك لتوزيع يعني رولا كان دابشكي اما اللي قازانج معنا بلا زرر ما نابي يعني باي كيتي لا بري شيعة نزيك تربية وبا بارتي لبري سنة نزيك تربية بلام يما سرنجام كردين يما خوها ممان كردين بوي أو ليك بينه من بيوم يكي لاشتكان ما تفسيه ونابين إيران خلال بقاته هلويستي توكمي كردية إيران أو نيك من زانياريم هي وكان على عربية كان إجباس يعني إيران داوي لا سركداتي كردي كردوا كشري داعش بكا بله أما خواست إيران كرد هم بدأ بوشار بلان تا إسا كرد أو تاركي دويني كاغ مسعود وتاركي دويني كاغ مسعود بيمواي أوي بأشكراكت كإيما احتمالي هي شري داعش كين شكبو بلام شري داعش كين كلو جبهي كإيما شري داعش كين سيبالكي سنة مان لقلابي تقد بعلم تي بريزا لو جبهي كإيما أتينا شري داعش وأقش داعش ديارة وكو كاك جليل فرموي همو جورا تندو تيجيكو تون رويكو وحشيتي كي لخوي بشان داوا خو ايمش ممكن لم اقري امان بدور نبين براستي ودجي كرديشن تو لبير نسو انا لبعث بعثيترن لبعث تون روي كيكليك هردو بعثيترن بو دجي كرديشن بطبيعه الحال من بيوم او قسيك مالكي قسيك دقيقه عليه والله تاني عربي سنه كيسا يارمتي داعش بلام سبيني بوانه بكيش رازكه بما رازكه يعني سبيني أبي بكيش بو سعودية بو شكا بشيق الله جماوري داعش لنا سعودية أجي كأو عشيرتانا بشيق لجماوري داعش لنا أردن أجي لنا سوريا أجي لنا يعني تتمشاكل لنا هم والله جماوري داعش هي وأو جماورش تاريخيا هذا بابلين هذا بلا مرداركي سنة عربي بوا يعني سنة عربي كلا تاريخي خويا شري كدوا دولتان عربي دروس كدوا مثلا وهابيتي برهم هناوا خو أو كبيرين بدو أو كبابلين عربي بدون عربي بيابان نشين بله عشائري بيابانين بويا أما يعني بو خطريش بو دصلاتي ما بسم سعودية وكو دصلاتي استاي سعودية عربستاني سعودي دصلاتي استاي أردن دصلاتي استاي سوريا خطر بو هميان ببين وسر مسألة كود من بيما أو
کورد پێویستێ سوورەتەکە لە لای کورد ڕۆشن بۆتەوە یعنی تۆی سا هەر کەناڵێکی کوردی بکەیتەوە ئەم قسانەکە کە من عرستانەکەم کورد نەچێت ئەم شەڕەوە وایە کورد بە یەک مەسافە بۆستێ لە بەرامبەر شیعەش و لە بەرامبەر سوننە جوانە نەبێتە بەشێک لەموو یا بەشێک لەو دژایەتی ئەم کەوت دۆسایەتەکە ئێمە لەگەڵ هەردوو وڵاتان دۆستی کێشتان لەگەڵ دروست ناکەین باشە کورد لەگەڵ تورکیا هەردوو سایەتەکەی خۆی کەماکان پارێزی لەگەڵ ئێرانیش بیپارێزی و لەگەڵ وڵاتانی ناوچەکەش بپارێزی ئەمە قسەی باشە بەڵام ئەوەی کە بەلای منەوە زۆر گرنگە بەلای منەوە زۆر گرنگە ئەم قسانێکە بە عرستانەکەم یەکەم ئێمە بۆ یەکەمین جارە لە تاریخی کوردی باشوورە یا لەسەر کوردی عێراقا کە هەموو ناوچە کوردنشینەکانی خۆمان بەدەستەوە بێ پرسیارەکە ئەوەیە لە دوا ڕۆژی هێوەربوونەوەدا باش پرسیارەکە ئەوەیە ئێمە ئەبێ باسی دوا ڕۆژی هێوەربوونەوە نەکەین ئەبێ ئەم قسێ بکەین ئێمە ئەبێ کار بۆ ئەوە بکەین لەباری ئەندام پارلەمانێکی بەرچاوی پارلەمانی عێراق لەسەر لیستی شیعە دەوڵەتی یاسا وتبووی ئەمەی کە کوردەکان لە ناوچە دابراوەکانیان گرتوتەوە لەوانە شتێکی کاتی بێ کە ئەوە وەزعکە هێوەربێتەوە وەری دەگرین وەک نمونە ئەوە دێنمەوە زۆر قساکرێ لەمەیە بەڵام ئەوەی کە بابێن ئێمە وەکو ئەوەی کە بەڵام نوێنەراتی فکرێتێک دەکا و بڵێ ئەوەی بۆیە مشاخر بۆی ئەمێ ئەو قسەیە بکەم کە بەرامبەر ئەو نوێنەراتی بێ ئەوەی کە گرنگە ئێستا ئێمە ئەو ناوچانەمان هەموو بەدەست کوردەوەیە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەبێ لەباری سەربازی و لەباری ئەمنیەوە بیپارێزین بڕیارەکەمان ئەوە بێ دقت باڵمچی بڕیارەکەمان ئەوە بێ لەباری سەربازی و ئەمنی بیپارێزین ئەم بڕیارە ئەم دەستکەوتە بەقەدەر ڕاپەڕینینەوە یەک مهمە بەقەدەر ڕوخانی سەدام حوسێن لە ساڵی 2003 مهمە بڕوا بکە یعنی ئێمە بڕیار بدەین بە هەموو توانامانەوە بە هەموو حیزبەکانەوە بە هەموو بەچوونەکانەوە ئەم ناوچانەی کە ئێستا هاتوونەتەوە سەر باشووری بەسەر هەرێمی کوردستان بەڕاستی بیپارێزین هاوکاتی کورد نەچێتەنێ ئەو معادلاتەی توانای پاراستنی سەربازی و ئەمنیمان هەبێ ئەمە دووهەم یەکەم دووهەم ئەوەیە ئێمە لەباری کۆمەڵایەتیەوە لەباری ئیجتیماعیەوە خەڵکی ئەو ناوچانە ڕازی بکەین چکە غەیرە کوردیشی تێدایەوە شیعیتایە سنیتایە کوردیتایە عەربیتایە تورکمانیتایە ئێزیدیتایە ئاشوریتایە مەسیحیتایە چکە سنووری عێراق بەتایبەتی تورکمانیشی زۆرتیە بۆیە ئێمە ئەو خەڵکانە ڕازی بکەین قسەکە لەسەر بێ کار بۆ ئەو بکەین ڕازیان بکەین بیان کەینە بەشێکی خوازیار لە هەرێمی کوردستان یا لە دەسەڵاتی کوردی سێهەم کە ئەمەشیان گرنگە ئێمە لەباری ئابووریەوە پرسیارەکە ئەوەیە ئێمە لەباری ئابووریەوە ئەو ناوچانە و هەرێمی کوردستانیشمان بۆ بەڕێوە دەچێت چکە لە بیرە نەچێت لە ماوەی ئەم سێ ڕۆژەیە 2 ملیۆن کەس بۆ کوردستان زیاد بووە هەر بەڕاستی وایە ئەوەی کە من شارەوارەیەکی زۆر 1,200,000 کورد لە مووسڵا هەمووی هاتوونەتەوە سەر هەرێم 850,000 کەس هینی کەرکووک هاتوونەتەوە سەر هەرێم نزیکی 300-400,000 تا 500,000 کەس لە ئوستانی سەلاحەدین و لە ئوستانی دیالەکە کوردن و کە تورکمان و کە شیعەن و کە شەبەک و کاوانە هەمووی هاتوونەتەوە سەر هەرێم بۆیە ئێمە نزیکەی من دقیق نازانم چەندە بەڵام نزیکەی 2 ملیۆن کەس ئێستا کەوتۆنەتە ئۆباڵ و ئەستۆی دەسەڵاتی کوردی و ئیداری کوردی ئایا لەباری اقتصادیەوە بۆمان بەڕێوەچێ بە ڕەچاوکردنی ئەو ئەزمونەی کە 6 مانگی ڕابردووە مالیکی بودجەی هەرێمی کوردستان نایە و معاشی خەڵک نادا کە ممکنە ئەمجارش نەیدا هیچ نەبێ بە بیانووی شەڕ ینی بۆیە ینی هەموو ئەوانە ئەو ئەگەرانە لە پێشەکە لەسەر ئێمە بتوانین بەڕاستی ئەوە بپارێزین و پاراستنی ئەو شتانی کە باسم کرد بەقەدەر دروستکردنی هەرێمی کوردستان دقت باڵمچی بەقەدەر دروستکردنی هەرێمی کوردستان لە ساڵی 92 بەقەدەر ڕاپەڕینی ساڵی 91 بۆ کورد گرنگە چکە ئیتر بۆ هەتایە ئەو بەشە لە کوردستان ئەگەڕێتەوە سەر کوردستان یا هەموو شوێنەکانی کە کورد بەعزی شوێنی شەیە لە دەستمان چووە کاوە لە مەسلەی نەتەوایەتی کاک دکتۆر ئەکرەم دۆ سپاسان دەکەم بەشێکی زۆری پەیامەکانی وەکەم بەدڵنیانی لانی زۆری پەیامەکەی بەڕێستان گەیشت ببوورن من قسەکانتان دەبڕم من یەکەم پرسیارم لە ئاراستەی بەڕێستان کرد دوایین پرسیاری بەرنامەکەش ئاراستەی بەڕێز کاک جەلیل دەکەم ئەرکی کوردی پارچەکانی دیکە لەم معادلاتە پیچیدەیەدا لە کاتێکدا کە ئێران هەیە هاندانی ئێران بۆ کورد هەیە لەو لاوە مەترسیەکانی دیکە بۆ سەر دەسەڵاتی کوردی هەیە ئەمانە جۆرێک دەکات هەمووی ئەم داتایانە بەیەکەوە کە تۆزێک تەحلیلەکان پیچیدە و مشکل بکاتەوە تەنانەت بۆ حیزبێکی ئۆپۆزیسیۆنی وەکو حیزبەکانی ڕۆژهەڵات کە پشتیوانی لە یەکێک لەم بەرانە بکەن بەرحاڵ بەو هیوایی کە هەڵوێستی کوردی و حکوومەتی کوردی لە باشوور ئەو تاک هەڵوێستە تۆکمەیە بێت کە بەڕێز کاک دکتۆر باسییان کرد لە عینی حاڵدا
لە بەرچاوگرتنی هەمووی ئەم پیچی دەگیانەوە بە بڕوای ئێوە هەڵوێستی کوردی ڕۆژهەڵات و پارچەکانی دیکە دەبێت لە پشتیوانی لە دەستکەوتەکاندا یان لە نێو هاوکێشەکاندا چی بێت کاکجلی دیارە بە هۆکاریشەوە بکە ئازابی سیاسی کورد یا ئازابی سیاسی ڕۆژهەڵات کە لە باشووردا دەنیشن و هەتا کۆمەڵێک لە ناوەندە مەدەنی و ئینجیۆ چالاکیەکانی ڕۆژهەڵات لەم بارەوە هەڵوێستی خوانیان نواندەوە قسەی خوانیان کردووە کە سەرەتاوە پێش هەموو شتێک هەر لە سەرەتای دەرکەوتنی دیاردەکەەوە و شرۆڤەیە هەبوو کە کوردی باشوور زۆر باش وایە کە خۆی لەو مەسلەی بپارێز و شەڕێک کە شەڕی ئەو نییە نەیکا بە شەڕی خۆی و خاوەنددارێتی دیاردەیەک نەکا کە لە خولقاندن و سەرهەڵدانیدا بەلای کەمەوە دەخیل نەبووە ڕاستە داعش من ێسش دێڵەمەوە لە ناوچە مەترسیە بە تایبەتی خەتەرە لەسەر دیموکراسی بەڵام پارێزگاریکردن لە پەیوەندی نێوانی کورد لەگەڵ شیعەوە لەگەڵ سونی دیارە مەبەستمان شیعە و سونی و شیعە و سونە مەدەنی کە دەتوانین بەدارای لەگەڵ بکەی یا وەک فارز دەرێ لە هەمزیستیکی مسالمەدامیزا بتوانی درێژە بەخۆت دێ بەڵام کورد لە هەموو پارچەکانی کوردستان بە شێوەیەکی گشتی لە دوو ڕەهەندا پێویستە جوڵەی خۆی هەبێ سەرەتاوە پێش ڕۆژێ چ کوردی ڕۆژهەڵات چ کوردی باکوور چ کوردی خۆراوە ئەرکی نەتەوەی و نیشتیمانی خۆیانیان هەیە کە پێشەوەبردنی خەباتی خۆیانە لەو پارچانەی کە تێدا دەژین ئەرکی یەکەم ئەرکی یەکەم و سەرەکیان ئەرکی یەکەم و سەرەکیان ئەوەیە ینی بە هەموو میکانیزم و ئەگەرێکە بۆیان دەکرێت و دەستەبەری دەکەن بۆ پێشەوەبردنی بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەی خۆیان بۆ پێشەوەبردنی و گوتارە مەدەنیە دیموکراتیکە نەتەوەیی کە هەیە بۆ پێشەوەبردنی گوتارێکی چەپی مۆدێڕنی معتەدیلی ئەم ڕۆژیانە کە بتوانێت هەزمی مەسئلەکان بکات چ مەسئلەی میلی بێت چ مەسئلەی ژنان بێت چ مەسئلەی لاوان بێت چ مەسئلە تەبەقاتی و چینایەتیەکان بێ لەگەڵ پێشبردی ئەمانداوە کارکردن لەسەر چمکی مەسئلە نەتەوەیەکانی خۆیان دیارە باشوور پێگەیەکی گرنگی استراتیژیکە بۆ هەموو کورد لە دنیادا ئێمە باش دەزانین وەزنی لەسەر دانوستانەکانی باکوور چەندە بۆ باشوور دەزانین وەزنی لەسەر وەزعەتی خۆراوات چەند بووە لە ناوچەکە چەندە لە جەهاندا چەندە تێڕوانین بۆ کورد چەندە گۆڕاوەوە ئەم پێگەی تازە ساختارێکی حقوقی نێودەوڵەتی پەیدا کردووە ئەم ساختارە حقوقی نێودەوڵەتیە کە کورد لە مێژووی خۆیدا بەلایکەمەوە توانین بڵین لە مێژووی نوێی خۆیدا بەردەوام هەوڵی بۆ هاتداوە ئەمڕۆ هاتوۆتە دی سەرڕایەوە ئێمە ئەرکی ئەساسیمان خەبات لە پارچەکانی خۆمانە ئەمیش یەکێک لە ئەرکە گرنگ و استراتیژیەکانی ئێمەیە کە لە هەموو ڕوبەرێکەوە یارمەتی بدەین هەوڵ بدەین لە ڕووی سەربازی لە ڕووی کەلتوری لە ڕووی ئابووری لە ڕووی پشتیوانی نێونەتەوەی لە هەر جێگەیەک کە بۆمان دەکرێت کارێ بکەین بەردەوام یارمەتی بدەین و کار بکەین دیارە لەگەڵ هەموو ئەمانەشا ئاڵوگۆڕکردن قسە دیالۆگ و تێفکرین لە وەزعەتی کە کوردی باشوور ئێستا ڕووی بەڕووی بۆتەوە ئەرکی ئێمەیە لەبەرەوە من پێم وایە لەو دوو ڕەهەندەدا ئێمە دەتوانین لە ئێستادا جموجوڵی خۆمان تەنزیم بکەین لەگەڵ وەزعەتی کە لە کوردستانی باشوور ڕوویاوە سەرەتا خەبات لە پارچەکانی خۆت و مەودان نەدان و بەهانە نەهێنانەوە بۆ ئەوەی کە مەسەلەن ممکنە اتفاقێک دیاردەیەک شتێک ڕووبدا کە بێتە هۆی لاوازی خەبات لە ڕۆژهەڵاتنا دەبێت کووری خەبات بەتینتر و بە تاوتر و بە گوڕترکەی اتفاقا من پێم وایە وەزعەتی کە دروست بۆ ئێستا زۆر دەرفەت دەکاتەوە بۆ تۆ زۆر هەل دەکاتەوە بۆ تۆ کە بە تاوتینێکی ترەوە بە ڕۆحەیەکی ترەوە بە پتانسێلێکی ترەوە ئامادەبی لە نێو خەڵکەکەی خۆت کار بکەیت لە هەموو ڕووبەرەکانان تەنها بەبەستم یەک شێوە لە کارکردن نییە ڕەنگە مەسەن کەسانێکە بن ئێستا بڵێن کاکە لەم سەر و بەندەدا و لەم وەزعێدا تا کارکردن بە شێوەی سەربازی و ئەوانە نە ئەسڵ قەستم ئەوە نیە قەستم ئەوەیە تۆ دەتوانین لە کۆمەلگای مەدەنی لە کاری ئینتیفاعی لە کاری غێرە ئینتیفاعی لە مەسەلەی فەرهەنگی لە سازدانی گوتار لە میدیا لە سوسیال میدیا لە هەموو ئەو ڕەهەندانەدا چالاک بیت و فعال بیت و کار بکەی زمنی ئەوەی ئەو وەزعەتی کە لە باشوور هەیە دەبێت بۆمان گرنگ بێ و ئاگاداری تا ئەو معادلاتە بین لە منطقەکە هەیە ئێران چ تەحەڕوکاتی دەکا تورکیا چۆن لەگەڵ مەسەلەکە ڕەفتار دەکا وڵاتانی سونی چۆن ڕەفتار دەکەن ئەو مەسەلەی کە ئاکرەموتی بەڕاستی گرنگاوەی کاگەکرم باسی پێکرد نابێ مۆدا بدرێ بە هیچ شێوەیە داعش باڵانسی پەیوەندی نێوان کورد و سونەی مەدەنی یا سونەیەکی ناجیهادی ناسەلەفی تێک بدا دەبێت ئەوە ڕابگیرێت خۆی وەک نوێنەر هەڵبخات وەکو خۆی وەک نوێنەر بخات ئەمە دەبێت ڕابگیرێت ئەمە نەک تەنها لە باشوور تەئسیر گوزارە لە هەموو بەشەکانی کوردستان تەئسیراتی خۆی دەبێت و دەبێت ڕەچاوی بکەین سپاس کاکجلی ئازادی خاو کاکدکتۆرەکەی مێرداد سپاسان دەکەم بۆ بەشداریتان لەم بەرنامەیەدا بۆ قبوڵکردنی بانگەشتەکان بۆ باسە شیاوەکانتان بەڕاستی زۆر سپاسمان دوو نەبی بینەرانی یازیز و خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەم دیدارە تایبەتە کە تایبەت بوو بە دۆخی ئەخیری کوردستان و عێراق و ناوچەکە ڕۆڵی ئێران ڕۆڵی هاوکێشە و هاوسەنگەکانی دیکە و هەروەها لێکدانەوەی دۆخەکە هیوادارم کە باسەکە توانی بێتی بەو جۆرەی کە پێویست بێت بنج و بناوانی ئەم بابەتانە بداتەوە و هەروەها سپاس بۆی کە تام کاتە لەگەڵ ئەم بەرنامەیە بوون
ماڵاوایتان لێ دەکەم هەتاوەکو دیدارێکی دیکەی تایبەت و یا تا دیدارێکی دیکە لە ڕۆژهەڵات تیڤیەوە کات و ساتێکی شات دکتوریان ممنون بید دکتور جان.